بە پشتیوانی خوای پەروەردگار لەوانەی ئەم جارەشمانەکە کۆتاوانەیە باسی چارەسەری عیشق و خۆشەویستیەکەین بە ئومێدی خوای پەروەردگارون تاوەکو ئینشاڵڵا گەنج و لاوەکانمان زیاتر بە ئاگا بن. براو خوشکە بەڕێزەکانی من، ئەگەر کەسێ تووشی داوی خۆشەویستی و عیشق بوو، پرسیارمان لێکە لە مامۆستایان و بانخوازان بە تایبەتی و پرسیارانە ئەکرێت لایەن گەنج و لاوەکانەوە ئایا چارەسەر چییە؟ لێرە پشتیوان بەخوای پەروەردگار چەند هۆکارێک باس دەکەین بۆ ئەوەی کە بزانین چارەسەر چییە بۆ کەسانێک کە کەوتون داوی عیشق و خۆشەویستی و دوای ئەوەی لەناو کۆڵێ خەم و خەفەت و دڵتەنگیا بەجێماون. زانایان ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ ئەفەرموون چاکترین شت بۆ چارەسەری عیشق زەواج و پرۆسەی هاوسەرگیریە، ئەو زەواجەی کە خوای پەروەردگار حەڵالی کردووە، چونکە فەراغ و بۆشایی یەک لە ناخی دڵی تۆیا دروست بووە. دوای ئەوەی کە نەگەشتی بە خۆشەویستی و عەشقەکەت، ئەمجا بە تاقی تەنیا مێنیتەوە وردە وردە بە دوای پڕکردنەوەی و فەراغە ئەگەڕیت چۆن چارەسەری ئەم حاڵەتە و کەی ئەویش پێویستە بەوەی کە بە ڕێگەیەکی شەرعی پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەی و ئەو ڕابردۆشی کە ڕووی داوە لە بیری بکەی بە هیچ شێوازێک بۆ ئەو کەسەی باس نەکەی کەوا ئەبیتە خێزان یان ئەبێتە هاوسەرت بەڕاستی. بۆیە سەڵت الماردینی ئەڵێت چاکترین چارە بەیەگەیاندنی عیشق و معشوقە بە شێوەیەکی شەرعی ئەگەر هاتوو بتوانێت ئەم دوانە بەیەتی بگەیەنێ شتێکی زۆر زۆر چاک. بەڵام کە نەگەیەنرا بێ ڕێگەی یەکەم بگرنە بەر بە ئومێدی خوای پەروەردگار. ئەگەر نەکرا بە زەواج کۆتایی پێ بێەوە بێم خاڵانە بگرنە بەر هەتاوەکو بە ئومێدی خوای پەروەردگار لەو خەم و خەفەت و دڵتەنگیی کە بەسەرتان هاتووە، لەو گۆشەگیری کە بەسەر عاشقەکانە دێ، لەو یەئس و بێهیوا و بێئومێدی بەسەریانە بێ، یان خوا نەخواستە نەخۆ ناو خراپ و تاوان هەندێکیانەیە بە حسابی خۆی تۆڵە ئەکاتەوە لە عیشقەکەی دێ ڕێگەی خراپتر ئەگرێتە بەر. پێویستە لەسەرتان خۆشەویستانی من هەوڵ بدەن ئەم خاڵانە بگرنە بەر ئومێدی خوای پەروەردگار پشتیوان بەخوا سەرکەوتن بەدەستێن. یەکێ لەو خاڵانی کە باسی لێوەکەین خۆ سەرقاڵکردنە بە زانست و خوێندنەوەی کتێبی بەسوود کە دوور بێت لە بابەتی غەرامیات و عیشق، چونکە تۆ لەو ڕێگەی و شەیتان زەفەری پێێناوی، بۆیە ئەبێ خۆت بە دوور خەیتەوە لەو لایەنەوە بە ئیزنی خوای پەروەردگار. چونکە کاتێک کە ئینسان خۆی سەرقاڵەکە بەوانە و کاتبی لای معشوقەکەی نامێنێ و لەبیر یەکا بە ئومێدی خوای پەروەردگار. بەڵام ئەگەر بێت و خۆ سەرقاڵ نەکەی بە زانستی شەرعی و خوێندنەوەی کتێبی بەسوود بە تایبەتی باسە قیامەتیەکان کە دنیا و لە پێشچاوە ناشینەکە بەڕاستی، ئەو کاتە وردە وردە ئەچیتۆ لای عیشق و غەرامیات و بیر لای عاشقەکەت ئەبێ بەڕاستی. چارەسەرێکی تر ئەوەیەکەوە خۆ سەرقاڵکردنە بە ئیش و کارەوە بۆ پیاوان بە تایبەتی گەنجەکانمان ئیشتان چێت تا بەیان لەسەر کۆمپیوتەر و ئەنتەرنێت و مۆبایل دانیشن، خەریکی چات و نامەگۆڕینەوە، خەریکی خوێندنەوەی کتابی، حتا کتاب ناخوێنەوە، ئێستا خۆزگە کتابیان خوێندایەتەوە. بۆیە بێ گەنجەکانمان هەوڵدەن بەیانیان زوو هەستن، ئیش و کار و پیشە و کەسابەتێ بدۆزنەوە، هەر نەوتوانی خۆ سەرقاڵ کە بڕۆ بە وەرزشێک و بە شتێکەوە. یعنی گەورەترین زەرەر کە لە ئینسان ئەدرێ و شەیتان زەفەری پێنێ دەست بەتاڵیە بەڕاستی. کەواتە ئینسانە بێ خۆی بپارێزێ لە چی؟ لە بێکاری و دەست بەتاڵی، چونکە بەویست سەری خاڵە بێ و بواری بیرکردنەوەی نابێ لە عەشقەکەی کەوا لە دەستی داوە بەڕاستی. بۆیە بیمەداخەوە کوڕی ئافرەتێکی بەڕاستی خۆشەوە چێ بۆ خوازبێنی کە چی سەیرەکەی نەو لاوە باوکی کچەکە ڕەتی ئەکاتەوە، یا دایکی ڕازی نابێ، یان کەسوکاری بەبێ ئەوەی کە کوڕەکە خراپ بێ یان عیبێکی هەبێ، جا بەڕاستی وە شتێکی زۆر خراپە و خراپەی لەسەر ئەکەوێتەوە. چونکە پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی وسەلەم نەسیحەتمانکە فەرمێ ئەگەر کەسێکی چاک و خاوەن ڕەوشت و جوان و ئەخلاقاتە پێشەوە دیندار بوو بۆ کچەکان تا کچەکانتانی بدەنێ، خۆگەر نەیدەنێ فەساد لەسەر زەویا بڵاو بێتەوە. چارەسەرێکترەوەی براو خوشکە بەڕێزەکانی من بۆوانەی کەوا کەوتن داوی عیشقەوە دوورکەوتنەوەی لەو شوێنەی کەوا خۆشەویستەکەی لێیە، چونکە بەم شێوەیە لە بیریەکە وردەوت. بەڵام ئەگەر بەردەوام لە بەرچاوی بێەوە بەردەوام هەڵەکێشێ خەفەت هەڵەکێشێ تووشی خراپا بێ لەگەڵی نزیکە بێتەوە زیاتر لی. بۆیە بێ هەوڵدا لێی دوورکەوێتەوە لە پەیوەندیاتی کە بە تایبەتی بزانێت کە بە عەشقەکەی نادا. چارەسەرێکترەوەیەکەوە دانیشتنە لە کۆڕی پیاوچاکان لەو کۆڕانی کە قسەی خۆش و بابەتی شەرعی بەسوودی تیا باسەکەی، بۆی کە وردە وردە کاتە فەراغ و بۆشایەکانە نەمێ. چارەسەرێکترەوەیەکەوە هەر کاتە بیری کەوتەوە وانە کات یەکسەر داڵغە و بیری بە دوایە بچێت، بەڵکو پێویستە زوو شتەکە لە بیری خۆی بەرێتەوە، خۆی سەرقاڵکە بە شتێکەوە بەتایبەتی لایەنی شەرعی بەسوود. ئەگەر هەر نەیتوانی هەستێ دەستنوێژێکی جوان دوورکانووی سونەتکا و لەخوا پارێتەوە کە ئەم بابەتی لێ دوورخاتەوە تاوەکو تووشی فیتنە نەبێ بەڕاستی. چارەسەرێکترەوەی خۆشەویستەکانی من ئەوەیەکەوە ئینسان ئەبێ بێئومێد بێ لەو کەسە، تەواوی تر بزانێت کە ئەو بۆ ئەو ناگونجێ، بۆ ئەویش نابێ، بێئومێد بێ بەوەی کەوا بە خۆشەویستەکەی ئەگا پێی ناگا بەی شێوازێ، بەڵکەوەی کە ئیکا تەنها چەند مەسەلی و ناڕەحەتیە لە غەیری ئەوەی کە خۆی خاتە ناو تەنگانە و ناڕەحەتی و ئەزیێت و ئازاری شتێکی تر نییە.
و ئەبێت سەیری حاڵی ئەو کەسانەکە کەوا تووشی ئەو حاڵەتە بوون، تووشی عەشق بوون و بە عاشقەکانیان نەگەشتون، دواتر یان خۆیان کوشت و یان شێت بوون بەڕاست، یان گۆشەگیرون لە مجتەمەع و کۆمەڵگە دوورکەوتونەتەوە. یەکتر لە چارەسەرەکان برا خوشکە بەڕێزەکانم ئەوەیە کەوا بیر لە عەیبی خۆشەویستەکەی بکاتەوە، چونکە هەموو کەسێ شیاوی هەڵەوکەم و کورتیە، هەتا وەکو بەهۆی عیبەکانی دڵی لەسەر خۆشەویستەکەی لابچێ بە ئومێدی خۆی بڕێت. ئەمە کۆمەڵە چارەسەرێک بوون کە بە کورتی باسمان لێوە کرد بۆ ئەو گەنج و لاوانەی کە کەوتون داوی خۆشەویستی و لە سەرنجامیش بە خۆشەویستی و عیشقەکانیان نەگەشت، سەرقاڵ بن بە خوێندنەوە بە زانستی شەرعی و بەسوود، بە باسە قیامەتیەکان خۆتان یەکلایی بۆ خوای گەورە بۆ خوای گەورە یەکلایی بکەنەوە، ئەو دڵی کە خۆشەویستی غەیری خوای تیاجێ بۆتەوە کە ئامادەبووی هەموو تەسحیح و قوربانێکی بۆ بدەی، بێوەفا بۆ بەرامبەرت هەوڵدا بە خۆشەویستی خوا پڕی بکەرەوە، چونکە یەقینت هەبێ خوا بێوەفا نابێ بەرامبەرت. ئەخ لەوانەیە ئێستا خەڵکی بڵێ خۆشەویستی خوا جیاوازە لە خۆشەویستی دوو ڕەگەز بۆیەتی، بەڵێ سەداسەد وایە، بەڵام هەندێک جار خۆشەویستی ئەو شەخصە لە خوش گەورەتەوە و چۆن لە ڕابردە باسمانێت والعیاذ بالله. فراغێ بۆ خۆ دروست دەکەی کەوا خۆشەویستی و کەسە زاڵەقی بەسەر دڵ و دەروونتە هەمووی دائەبێت و خوای پەروەردگاریش لەبیرەچێتەوە. خوای گەورە عاقبەتی من و لایەکمان بەخێر بگەڕێەوە، کاری گەنجەکانمان ئاسان کا بۆ خاتی اسم عەزەمی خۆی پرۆسەی هاوسەرگیریان بۆ ئاسان کا، بۆ کچ و کوڕەکانمان بە ڕێگەیەکی شەرعی بە یەکتری بگەن، لەژێر سایە و سێبەرێکا بحەسێنەوە دڵی دەوروبەرەکانیان بۆ نەرم بکە کەوا بە یەکیان بگێنن ئەوانەی کە عاشقی یەکترین ئەیانەوێ بە ڕێگەیەکی شەرعی بە یەکتری بگەن.